جدرك لشکریه ترکیه اشکره کرد که اگر هیا اپراسیون لشکریه ترکیه لسر رجالات چم فرات ده دمک نزیک دوره انجام دانو اگر هیا جنیشکه و جواره انجام دان. آژانس سپوتنیک یا روسیه لسر زار جدرک لشکریه ترکیه اشکره کرد که لگوری آمدکاریان لگوری که پلان جراحتی دارشتن ارتشات ترکیه و اپراسیون لشکریه لرجالات چم فرات پشتی ججن قربانی انجام بده. هەروەها ژێدەرە لەشکری دەزانین و ئەگەر هەیە ئەو ئۆپەراسیۆنە لەشکری ژنیشکێ بە ژیوەرێ ئەنجامدان ji berdemê encamdana êrişê bi pêşate û guhartinan ve girêdayiye. Jêdera leşkerî gotiye ku Amerîka û Tirkiye derbarê barferehiya navçe aram negihiştine rêkeftinê. Ji ber Tirkiye bi pêşniyara Amerîkî razî nebû û Tirkiye rej de li ser berferehiya 32 kîlometr. لێگۆری و ئەژانسا ناوهاتی ئاشکرە کریە ژێدەرەکە کوردی گوتیە و ئۆپەراسیۆنە لەشکریە تورکی وێ سنووردار بێ وێ بنگە هەنچەکدارێن پێدە بکنە ئارمانج و ئەمریکا رازینا بێ و تورکیا ئۆپەراسیۆنەکە بەرفەرە ئەنجام بدێ و باژارن ڕۆژاوای کوردستانی کۆنتترۆل بکێ بێتەنێ ئەمریکاوێ بۆ دەما چەند ڕۆژێکی خۆ لە هەمبەر عێریشن تورکیا بێدەنگ بکێ. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕۆژە یەکشەمێ ڕاگەهاند بوو و ئەرتێشە تورکیاوێ دەرباسی ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ببێ وەکە چاوە دەرباسی عەفرینێ بۆ تورکیا ئەمریکا و رووسیا ژ عێریشە لەشکری ئاگادارکردنا.